خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. هەڵبەتە هەڕوودا و کارەساتێک دەبێت دەرس و وانەی لێوەربگیرێ کارەساتەکەی چەمچەماڵ و تەچێ و شۆڕش و دەوروبەری کە پێشەنجی زیانی گەورەی لافاو بوو لە هەرێمی کوردستان. خەڵکی هەرێمی کوردستانی لەسەر تاسەر یەک خست بە جۆرێک ئەگەرچی تێبینی لەسەر کۆمەڵێک وردەکاری و لەسەر کۆمەڵێک هەنگاو هەیە، بەڵام بەگشتی ئەو هاوسۆزەی خەڵک هەیبوو بۆ ئەوەی بە زووی خەڵکی چەمچەماڵ ماڵەکانیان گەرم ببێتەوە، جێگەی سەرنج و دڵخۆشی بوو بە دیبێک داوێ ڕای دڵتەنجەکانی کارەساتەکە و لێکەوتەکانی ڕووداوەکە و شەهیدبوونی خەڵک. چەند گرینگە ڕووداوێکی وەها لە پەرتەوازەیەوە یەکمانخە کاتێک کە هەموو جارێک لە هەموو بابەتێک لە خۆشی و ناخۆشیدا ئێمە داوای یەکریزی نیشتیمانی دەکەین، دەبێت چۆن کارەسات و لێقەومانەکان کە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی خەڵکی هەژار و کەم دەرامەت تەنانەت یەکمان دەخات، سیاسەکانیش یەک بخات لە پێناو نیشتیماندا، نەوەک درز و کەلێنەکان گەورەتر بکەن و ئازارەکان بە سوێتر بکەن بۆ ئەوەی نیشتیمان ئازاری زیاتری هەبێت. هەر لێکترازانێک هەر دووریەک لە یەکتری لە نێوان هێز و لایەنە سیاسەکان تەنانەت پچڕانی تەونی کۆمەڵایەتیش ئازار بە نیشتیمان و بە ڕۆحیانەتی شەهیدان ئەگات. من لەسەر ئەو پرسا لەگەڵ نووسەر و ڕۆژنامەنووسێکی نیشتیمانی گفتوگۆکەم بەسپاسەوە بەڕێز لەتیف فاتیح فەرەج لە چەمچەماڵی شەهیدانەوە لەگەڵمان دەبێت. مامۆستا لەتیف سپاس دەکەم ماندووی ئەو ماوەیە هەم خەمی چەمچەماڵتە، هەم خەمی خەڵکەکەتە، هەم خەمی پرسە نیشتیمانیەکانتە. ئەمەوێت لەوە دەست پێ بکەم بەڕاستی، ینی ئەگەرچی کارەساتەکە داخێک بوو داخێکی شە لە سەردڵی هەر هەمومان لەبەرەوەی ماڵی خەڵک وێران بوو، زەرەر و زیان بۆ خەڵک ئەتیادا بۆ قوربانی، بەڵام جۆرێک لە هەڵوێستی نیشتیمانی لەسەر ئاستی خەڵک لەسەر تاسەری شار و شارۆچکەکان بەدی دەکرا. چەند گرینگە ئەمەوە بەرهێنانی تێدا بکرێ بەڕێز کاک لەتیف. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان، دەستان خۆش بێ کاکزانە. هەڵبەت ئەوەی کە زۆر تۆش باست کردەوەی کە زۆر دیەی بایەخ بۆ ئەوە بوو کە ڕای گشتی دەمێکە ڕای گشتی لە کوردستانە دروست نابێت، دەمێکە کێشەی ڕای گشتیمانێ لە کوردستان، دەمێکە ئەو دابەشبوونە حیزبیە با بڵین جوگرافیە ناجۆرەی لە کوردستانە هەیە وای کردو کە ڕای گشتی لەسەر شتێک دروست نەبێت. ئەم دیارە لافاوەکەی چەمچەماڵ و باودۆخە سروشتی و ئینسارکردیەی لە چەمچەماڵ بوو بە هۆکاری ئەو زەرەر و زیانە زۆرە، توانای هێزی یان هێزی کوردەواری بە جۆرێک یەکخست کە ڕای گشتی لەسەر بابەتێک دروست بێت کە من هیوادار مەمە درێژەی هەبێ. من پێم وایە ئەم ڕووداوە دەسەڵاتی سیاسی کوردی و ئێمە و خەڵک و دەستەبژێر و حاکمی شارەکان و حاکمی شوێنەکانی هێنایە هۆش ئەوەی کە میلەت خۆی بەیەکەوەیە، خۆی دابڕاو نییە، پارچە پارچە نییە، هەلاهەلا نییە. ئەوەی کە هەلاهەلای کردووە پارچە پارچەی کردووە زۆر جار تێگەیشتن و ئایدۆلۆژیای جیاوازە، بیرکردنەوەی جیاوازە. ئەو جیاوازیانەیە کە بەداخەوە کە ئەکرا ئەوەش ببێتە بنەمای بەهێزیمان، بەڵام زۆر جار بۆتە هۆی لاوازیمان. بەڵێ ئەم پەیامە بەڕاستی چیمان پێ دەڵێ؟ مەسەلەن دەتبینی لە هەولێر لەسەر شەقامەوە بۆ کەمپینەکان لە ناوچەکانی دیکە، مەسەلەن لە ڕاپەڕینەوە لە گەرمیانەوە لە هەموو لایەکەوە تەنها لە دەڕۆژەڵاتی کوردستانەوە ئەم هاوسۆزیە نیشتیمانیە هەبوو. چ پەیامێکە بەڕێز کاک لەتیف؟ کاکزانە خۆ ڕوون و دیارە کاکە من حەزەکەم یەک شتت پێ بڵێم، یعنی ئەمە جگە لەوەی کە پەیامی یەکبوونی کوردەواریە. مەسەلەن من خەڵک لە داقووقەوە مەسەلەن هەر ئەمڕۆ نەوتیان هێناوە، خەڵکی داقووق نوتیان کۆ کردو هێناویانە پەیوەندیان کردو کاکە چی بکەین. مەسەلەن خەڵک لە ئێمە کاتی خۆی یارمەتی سەرپێلی زاومانداوە، خەڵکی سەرپێلی زاو نامەیان بۆ نردوین کاکەمانەوێ بەشداری بکەین، خەڵک لە ڕۆژاوای کوردستان، خەڵک لە هەموو شار و شار، یعنی ئەوە پەیامەکەی دیار و ڕوونە کە کوردەواری هاو ئازارە، هاو خەمە بە یەکەوەیە. من
لەم ڕۆژانەیە ینی بیر لە زۆر ئازاری هاوشێواکەیتەوە مەسەرەن لاپاوەکەی پەنجاکانی سلێمانی کە چۆن هەمووانی یەک خستووە جارێتتر مەسەرەن ئەو ڕووداوی بارودۆخی کە لە باکووری کوردستان هەبووە لە شەڕی جیهانی یەکەمە کە شاعیرەکانی ئەو سەردەمە باسییان کردووە ئەوەی کە لە گرانی گەورەیە هەبوو کە شاعیرەکە لە ڕۆژڕاتەوە خەڵک هاتووە بۆ قوڵایی گەرمیان بە دوای نان و ژیان و ژێویە خەڵک هاوکاری کردوون یا یادەوەریەکانی سلێمانی لەگەڵ کەریمی عەلەکە هەموو ئەوانە هەموو چیرۆکانە ئەومان بیرەخەنەوە کە کوردەواری خۆی یەکە لە بنەڕەتە کێشەی لەناو کۆمەڵی کوردەواریە کێشەی ئەوتۆمان نییە کە دامان بڕێ لێکمان کاتەوە پارتە پارتەمانکە ئەوەی کەوامان لێکە دیدگای سیاسی ئێمەیە پارتە پارتەبوونی ئێمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئایدۆلۆژیەوە و ئەوەی کەوامان لێکات دوژمنە و نارەکانی ئێمن کە بە درێژایی مێژوو نەتەوەکەمان خاکەکەمان ئەوانیان پارتە پارتە کردووە کۆلۆنیالیزم ئەو ناوچانەی ئێمە ئەو خەڵکانی ئێمە بە کۆڵۆنی کردو ئەجینا ئێمە هەریەکین ینی تۆ ئەگەر بێتەوە بیردیا ئەگەر بۆیان باس کردبی لە ساڵی 90 ڕۆژڕات بەرامبەر بە ئێمە کردی بەرامبەر بە باشوور کردی ینی ئەزانی منم چەند ڕۆژە زۆر جارگریام گریان بۆ تەمان من تەمەنامە کرد کاکزانە تەمەنامەکردمەسەن من ئەوە پرسیارم لا دروست بوو سەر و سیما تۆ لە ناو لەگەڵ قەڵەم و کتێب و نووسینەکانت لەگەڵ ئازارەکانی پایتەختی شەهید وەنفالکراوانە سەر و ڕیش سپی کردووە چ دیمەنە تراژیدیەکان بوویان چ دیمەنە دڵخۆشکەرە نیشتیمانیەکانت بینی کەوای لێکردی بگریت هەردوو وێنەکان بوو ئەو وێنانەیە کە نەتەوەیەک سەرڕای ئەوەی کە بە درێژای مێژوو هەوڵدەن دەری کەنەدەمەرەوە مێژوو سەرڕایەوەی کە جینۆساید دەکرێت لە ناوە درێ پارچە پارچاکرێ بەڵام بەیەکەوەن ئەمە خاڵی یەکەم کە تۆ ناتوانانی خۆت لە بەردەمیا بگری من شعرێکی نالی گەورە هەیە باسی سلێمانیە کە و باسی بابانیەکانەکە لە شوێنێکە باسی ئەوەکە کە شێرەکەی کاڵێ تا سولەیمانان نەبوونە سەدەی تەختی ئاخی لەدا حەدی مختاری ئێمەشایی تەختارانە بوو شارەکە درێژە و نمونەی ئەوەش کە باسی سەفسەفی سوپای کوردیوانەکە تۆ زۆر جار ئەو وێنەی دێتە بەر چاودەوە کوردەبێکەوە سوپایەکی یەکگرتووی هەیەەوە ینی تۆ ناتوانانی نەگریت ئەو دیمەنانە ئەجا دیمەنە ئازار بەخشەکانیش بخۆی من تەمەنامە کرد میدیای کوردی لە دۆخی ئاوایە تەنیا ینی وێنە گشتەکەی نیشان باە نەتوایە ماڵ بە ماڵ و تاک بە تاک ئازار برین نیشان بات چونکە ئەوە تۆزێک دۆخی ئێمە ئازار زیاترێک کێشین پێوە یانی لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی دەرونیەوە ئەمە بەجێمێنێ لای ئێمە ڕەنگەنەوە بنەوە بەجێبمێنێ ئەگەڕێتەوە بۆیە هەندێک جار دیمەنەکان زۆر ئازارمانێنەدا ئەو ئازارا بۆ هی گریان تۆ خۆت کاکە من لە کتێبخانەی گشتی چەمچماڵ نەمتوانی لە بەردەم کتێبەکانە نەگرین لە ڕۆشنبیری یادەوەریمانەیە لەگەڵ یان نەمانتوانی لە هۆڵی شانۆکە لە ئەو هەموو کۆڕ و دانیشتنەوەی کە کردومانە ئەنجا ئەو نۆستالۆژیایی تۆ لەگەڵ نیشتیمانە لەگەڵ خەڵکە لەگەڵ ڕابردووە لەگەڵ شارە لەگەڵ باخچەیە لەگەڵ هەموو ئەمانە تۆ گرێنن اینجا ئەو هاوخەمیە مەسەلەن تۆ سەیری ئەو هاوخەمیەی لە هەولێرەوە مەسەلەن لە گەرمیانەوە لە کەلارەوە لە سەیسایەقەوە لە پێنجێنەوە لە سلێمانیەوە ئەو هاوخەمیە ناکرێت تۆ نەگرێنیە یعنی ئەم چەمچەماڵ بەدەر لەوەی کە لەم بارودۆخەیە چۆنە هەمیشە شارێ بووە داڵدەی خەڵکی داوە هەمیشە شارێ بووە خەڵک ڕوویتێ کردوتیایە ماوەتەوە و بۆ بەهاو نیشتمە تەنانەت لە ڕووداوی هاتنەکەی داعشا و عەرەبانەی کە لە فەلوجەوە هاتبوون زۆربەی فەلوجەیەکان یعنی نوکتەیەک دروست بوو یان چەمچەماڵ بۆتە چەملوجە لەسەر وەزنی فەلوجە ئەوەندە فەلوجەی لێ بوو ئەم علاقەتە کۆمە یعنی لە بینی دوونەتەوەی جیاوازیشە لە ساڵی 91 لە گەرمەی شکانی بەعسا کە 3 ساڵ بوو ئێمە ئەنفال کرا بووین هەموو سەربازانی کەلیان قەمە لە چەمچماڵ نانیان درا پێ جلوبەرگیان درا پێ پێڵاویان درا پێ ئەنجا بەڕێزەوە ناردرانەوە ئەم شێوەیە وای کرد کە جۆرێک لە هاوخەمی لە ناو عەرەبیشا دروست بێ بۆ چەمچەماڵ من هەندێک عەرەب و دۆستی عەرەبم بینی کە چۆن لە خەمی ئەم شارەیە بوون بۆیە باوڕی من ئەم
گیانە ئینسانیە هاوبەشە ئەم پێکەوەیە بە تایبەتی لەگەڵ نەتەوەکانی ترا و بە تایبەتی تریش لەگەڵ خۆمان ناو خۆمانە ئەو کۆتوبەندە ئەشکێنێ کە دیوار دروستەکان لە دێگەڵە دیوار دروستەکان لە شوێنی تر بەداخی زۆرەوە کە لەمپەر لە بین هاونیشتیمانێکی سلێمانی و هەولێرە هاونیشتمانێکی گەرمیان و کوێستانە هاونیشتمانێکی بادینان و سۆرانە دروستەکە ئەو دیوارانە ئەشکێنێ ئەمە زۆر گرنگە. کاک لەتیف من بڕای ئەوەی لەو دیمەنانەی کە ئەم بینی نەمەویست مەسەلەن بۆ ئەوەی من ئەوەندە ڕەشبین و یان ئەوەندە بێتاقەت نەبم لەسەر ئەو پرسە نیشتیمانی یان لەسەر ئەو کارە ساتەی کە ڕوویدا سیرمە کرد گەنجێک بە شۆفڵێکی بچووکەوە خستبوویە سەر سیارێکەوە ئاهاتەی و چەمچەماڵ پاکەمچە بە ماسیحەیەکەوە یەکێ هاتووە لە شوێنێکی دیکەوە ینی هەموو لە شوێنی دیکەوە خەڵک هاتبوو ئەیانوت ئەمانەوێت چەمچەماڵ پاکەینەوە ماڵەکان گەرمکەینەوە منداڵەکان سەرمان نەبێ پیر و ژن و منداڵەکان بڕۆنەوە ناو ماڵی خۆیان. یعنی لێرە ناکرێت ئێمە وردە وردە ئەمە زۆر جار ئێمە لەگەڵ جەنابیشتا لەگە خەڵکی بەڕێزی دیکەشە مەترسیەکانی نەمانی ئینتیمای نیشتیمانیمان باسە کرد بە سەیری ئەو ئینتیما نیشتیمانی گەورە و جوانەکە یعنی ئەمە چیمان پێ ئەڵێ ئەزانی کاکزانە بە ڕازگۆ بین ئەوەی کە باسی نەمانی ئینتیمای نیشتیمانی و نەمانی هاوسۆزی بۆ نیشتیمان و خەمی نیشتیمانەوە ناکەین پەیوەندی بە پەرچەکردارەوەی بەرامبەر بە ئاکار و هەست و کەوتی سیاسیەکانی ئێمە بەرامبەر بە میلەت خۆ ئێمە ئەم کۆبوونەوەی ئەم کەلافا و کە کارەسات کە ڕووداوێکی ناخۆش کۆمانەکاتەوە ئەم کۆکەرەوەیە ئەومان لەبیر ناباتەوە ئێمە ئازاری دەستی خۆ دەسەڵاتیمان چەشتووە ئەومان لەبیر ناباتەوە ئێمە کێشەی گەورەمانەیە لەگەڵ دەسەڵاتی خۆماڵیە ئەومان لەبیر ناباتەوە ئێمە لە ماوەی ڕابردووە خۆ دەسەڵاتی نەیتوانیوە یەکمان خان نەیتوانێت یەک ریزی دروستکە نەیتوانێت دیوارەکان بڕوخێنێ نەیتوانیوە پەیوەندیە کۆمەڵایەتەکان چاکاتەوە نەیتوانیوە بەسەر نەتەوە بەسەر ئایدۆلۆژیای حیزبیا سەرخە هەمووەمان بەڵام گەورەی ئینسان گەورەی نەتەوە لەوێ دەرەکەوێ یعنی لەو هاو خەمیە دەرەکەوێ تۆ هەر سەیر ئەوەکە نەک لە دەرەوەی چەمچەماڵ کە لە هەولێر و سلێمانی و کەرکووک و شوێنەکانی ترەوە هاوخەمیەکی گەورە بووە نەک لەوە لە ناو چەمچەماڵیشا هاوخەمیەکی گەورە بووە بەڵێزانی چەند سەعاتی یەکەمی لافاوەکە ئەوەندەی خۆمان لە خەمی ئەوەیە بوون یعنی لە خەمی ئەوەیە بوون کە خەڵک نەبێتە قوربانی لە خەمی مناڵەکانمانە بوون کە لە مەکتەب بوون لە خەمی لە خەڵکا بوون کە ئاوت بۆ ماڵەکانەوە هێشتا ئەوە نەبوو ئەو هاوخەمیە خەڵک لە بیری بچوو بوو ماڵەکەی خۆی چی بەسەر دێ لە خەمی ماڵی ترا بوو حەزەکەم بزانی یەکێک لە تەمان تو ئەگەر سەیری دیمەنەکان بکەی یەکێک لەو کوڕە کاسبکارانەی کە دوکانەکەی هیچی تیان نەماوە هیچ مەسەلەن خۆی ڕێبای 57 ملیۆن شتی تیا بۆ هیچی تیان نەماوە ئەزانی کە کامیرامانەکەیان پامێرەکە لێ پرسیە ئەڵێ ئەی دەفتەری قەرزەکان ئەڵێ من گردنی هەمویان مازا کردووە خەڵک هەیە چونەتە بەردەم ماڵەکەی داوایان دەکردویانە هیچت نەماوەمانوێ هاوکاریت بکەین توێتی کاکە خەڵکی تر هەیە ئەسڵەن ئەختیارێک چوو بنشتی بەنێ وتبی من زەکاتە دەم بە خەڵک یعنی هیچی نەما بووتی دەبەر دەرگا هیچی نەماوە بەتەنیا دانیشتووە وتوانە کاکە هاتوونەوە شتمان بۆی ناویێتی وتێتی کاکە من خۆم زەکاتە دەم بە خەڵک یعنی سێرم گەورەی ئینسان کە زۆر هەبوون لەم نمونەیە ئێمە دەبێت ئەم نمونانە نیشان دەین تەمان نمونە دوان من بڕوام وایە نمونەی ئازار بەخشیش جێی خۆیە گریە بەڵام زۆر جار ناکرێ ئینسان بە زەلیلی بە ڕەزیلی نیشان بدرێ ئەکرێ ئینسان بە گەورەی نیشان بدرێ من لە دیمەنەکانە هەندێک دیمەنەیە ئازار میدا وەک چەمچەماڵی وەکو خەڵکی کوردستان وەک کاک لەتیف چی بوون ئەو دیمەنانەی کە ئینسان بە ئەو دیمەنانەی کە ئینسان بە بچووکی نیشانە دەن کە ئینسان وان نیشانە دەن کە دەبێت دەستپان کاتەوە یعنی نابێ ئینسان زۆر گەورەترێ لەوەی کە تۆ وان نیشانی دەی کە دەستپانە کاتەوە وان نیشانی دەی کە ئەپارڕێتەوە ئێمە هەموو جارێ ئەڵێن چاکەکردن و چاکەی گشتی و چاکە خوازی پێویستی بەوە نییە تۆ برینی خەڵکەکە نیشان بیت تۆ بڕۆ بیکە بەڵام برینەکەی نیشان مەدە یعنی قوربانی ناکرێت نمایشکرێ قوربانی ناکرێت بەو جوێ نمایشکرێکە تۆ بە زەید پیا بێتەوە قوربانی دەبێت وەکو ئینسان سەیری بکرێ قوربانی دەبێت وەکو ئینسان تۆ تەوێت قوربانی بگەڕیتەوە بۆ نێو ژیان نە قوربانی وان نیشاندەی هاچی بەسەر هاتووە هاتوۆن لەژێر قڕولیتایە ئەمە دیمەنێک ئەم دیمەنانە خراپ بوون بۆ ئێمە بەڵام لەگەڵ ئەوەیشا ئەو
پێکەوەیە ئەو یەکتر ئەو خۆشویستیە بەرامبەر بە یەکتر ئەو هاوخەمیە وەڵام شتێکی زۆر گەورەیە کە من بڕواکەم ئەمە نمونەیەکی زۆر گەورەی ئەو شعرێکی دێڕە شعرێکی کوردیم بیرەخاتەوە کوردی شاعیر دەڵێ کورد ئەوەند کوردن بە سەد شەیتان لە کوردی ناکەوە ئیکە خەڵکی بۆتی بۆ خۆی دەردی سەر پەیداکە ئەم پێکەوە بوونە ئیتر نیشانەی ئەوەیە کە بڕواکەم نەتەوە سازی یا نیشتیمان سازی یا گەلسازی یا ئەوەی پێڵێن هاوبەشی کوردەواریانە ئەمەیە نە ئەوەی کە بێین لەمپەر لە بەردەمێکترا دروستکەین پاشقل لە یەک دەین میدیا بخەینە گیانی یەکتر لە میدیا لە ڕێگەی میدیاوە تۆڵە لە یەکتر بکەینەوە ئەوە نییە ئەوەیان نییە زۆر باشە کەواتە چەند گرنگە و پەیامە بگاتە سیاسیەکان کە سبەینێ بڕیارەیەکێتی و پارتی کۆ ببنەوە بڵێن لانیکەم ئەمە بکەنە تەوەرێکی سەر مێزەکەیان بڵێن سەیری کە لە چەمچەماڵ هەموو دنیا هەموو کوردیەکی گرت هەموو کرد هاوخەم بۆ هەموو کرد فرمێسکی ڕشت هەموو کورد بە عەزمەوە ڕوبەڕووی ئەو کارەساتە ئەبووە ئێمە بۆ ڕێک نەکەوین وەڵاهی من یەک شت پێ بڵێم ڕاستە من کادرێکی یان ڕۆژنامەنووسێکی چوارچێوەی دەستگا ڕاگەیاندنیی نیشتیمانی کوردستانم بەڵام کە هەندێک هەواڵە خوێنمەوە ئەڵێن شیعەوتویانە ئێمە ناو ماڵی خۆمان ڕێخستێش بڕۆ ماڵی خۆتان ڕێخن وەڵا شەر بکەم مەسەلەن لە سونە ئەڵێ ڕێککەوتوی نزیکین لە چەند کاژمێری داهاتوودا لەسەر کاندیدێک وەڵام من شەر مەکەم ئێمە بۆ ڕێک نەکەوین وێ ڕای هەموو ئەو نیگەرانیانی من وەکو یەکێتێک لە پارتیم هەیە یان پارتێک لە منی یان لە یەکێتەکەی منی هەیە ینی چەند گرینگە سبەینێ ئەوە لەسەر مێز بێ بڵێن ئێمە بۆ لەو کوردستانە بکەین بۆ ڕێک نەکەوین 2000 زیاتر بۆ تۆ فلانشتە بۆ تۆ با هەمومان حکوومەتێکمان هەبێ هی هەمووان بێنەوەک لە سەیتەرەکانە خەریکی یەکتر جێڕانەوە بین کاکزانە ئەزانی ئەم کارەساتە سروشتیە کە ڕۆڵی ئینسانیشی تیا بۆ لە گەورەکردنەوەی لە قەبارەی کارەساتەکە من ئەوە کاتی تر و شوێنی ترەکرێ بەڵێ ڕۆڵی ئینسانیشی تیا بۆ بەداخەوە ئەم کارەساتی لافاوە ماڵی کوردی لە باشووری کوردستان و لە کوردستانی گەورەژ یەک خستووە کێشاوەیە سیاسی ئێمە عیبرەت لەم پێکەوە بوونە نابینێ خۆمە یەکەم جارمان نییە کاکە حەزەکەم بزانی لە گەرمەی شەڕی ناو خۆیان کە بەداخەوە کە هیوادارم قەت دووبارە نەبێتەوە من لەم ڕۆژانەیە لە ڕۆژانی داهاتوە یادیەکی لە براکانمەکەمەوە کە لە شەڕی ناو خۆیان شەید بووە لە گەرمەی شەڕی ناو خۆیان لەگەڵ هەموو شەیدانە تەمان بۆ زانیاری یەکێ لەو ئازارانەی کە منە کوژێ هەموو ساڵێ لەنەوە چوار شەید بووە لەگەڵ کوڕێکە کە ئەو پارتی بۆ ئەم یەکێتیە بەتەگیەکەون دایکی من و دایکی ئەو کارتیان ئێستا مردوونە دایکەکان لە بەیەکەوە ئەگریان بەدیار شەیدەکانەوە قەبرەکانیان بە تەنیژەکەوێت لە قەبرستانی شێخ سەعید یعنی شەیدە پارتەکە و شەیدە یەکێتەکە کارتیان قەدەرێک ماڵی کوردی بەدبەختی کوردی شەیدی کردن بە تەنیژەکەون دایکیان بەیەکەوە ئەگریان قسەیان بەیەکەوە کرد خەمیان بۆ یەکدا هەڵەڕشت یعنی لە گەرمەی شەڕی ناو خۆشە دایکەکان ئاوا بوون بەیەکەوە نیشتیمان خەڵکی نیشتیمان ئاوا بێکەوە کێشە لە بینی میلەتە وەکو خەڵکی سلێمانی هەولێر کەرکووک دوهۆک هەڵە بجا گەرمیان ڕانیە دازان کێشە لە بینی میلەتان نەبوو ئەوەی کە درستی کردو دەبێت عیبرەت وەرگێ لەمەیشا لەم ململانەیە کە ئێستاش من هیوادارم لاپاوە بێتە عیبرەت بۆیان هیوادارم ئەم لافاوەی کە ڕوویدا لە چەمچەماڵ ببێتە عیبرەت بۆ پارتی و یەکێتی بێتە عیبرەت بۆ دانیشتەکەی بەیانیان ببێتە عیبرەت بۆی کە واز لە تڕومنەتیەوە بێنن کام وەزارە دەم بە تۆ و چی وەزارەتێکە دەم بە تۆ من چەند کورسیم لە تۆ زیاترە و تۆ چەند کورسی لە من کەمترە عیبە دەوڵەت سازی و نەتەوە سازی ئاوا ناکرێ دەوڵەت سازی و نەتەوە سازی و نیشتیمان سازی بەواکرێ ئەبێ بەخشندە ملکەتکە لە ئاستی موچەخۆری خۆی سوراحی سەر فرودێنێکەوە لە بۆ پیاڵەکە تێکا بۆی نەتەوە سازی خۆتەمانەوەیە سەید القەومی ڕاعی و ینی سەیدی قەوم ئەوەیە کە خزمەتی زیاترەکە ئەوەیە کە یعنی ئەوە نییە کە لەسەر کورسی پاشایەتیدا بنیشە و خەڵک کوڕنووشی بۆ بەرێ کوڕنووش بۆ بردن بە درێژای هەزاران ساڵ کوڕنووش بۆ پاشاکان براوە کوا لە کوێن پاشاکان کوا فیرعونەکان لەکوێن فڵانەکان لەکوێن لەبەرەو باوڕی من ئێمە دەبێ ئەم لافاوە ئەم ئازارە کە من بڕوام وایە
وەکو میلەت ئێمە هیچ کێشەمان نیە هەمووانی کۆ کردوێتەوە هەمومان هاوخەمین ئیسەب ئەمە هیوادارم لە هیچ شوێنی تر ڕوونەدا کە لە هەولێر ڕوویدا ئێمە هەمومان هاوخەم بووین کە لە بزاخۆر ڕوویدا ئێمە هەمومان هاوخەم بووین وتارمان بۆی نووسی خەممان بۆی دەربڕی لە خەمیا بووین هەرچەنە میدیای حیزبی ئەویش دوێنەکان ناشرین کات لە چەمچماڵ ڕوویداوە هەولێر و شوزاخۆش بۆ چەمچماڵ هاوخەمن ئەم هاوخەمیە ئەمە هاوخەمی کوردەواری هاوخەمی نەتەوەیە دەبێت حیزبی عیبرەتی لێوەرگێت دەبێت پارتی وێکێتی بەرپرسیاری یەکەمن لەوەی کە لە هەموو لە کوردستانە هەرچی ڕوەدا و ڕوونادا بۆیە دەبێت ئەوان لە پێش هەموو کەسێک عیبرەتی لێوەرگێت باشە ئەگەر ئێستا مەسەلەن بەڕێکەوت مەکتەب سیاسیی شێتیان مەکتەب سیاسیی پارتی بە دیار ئەو بەرنامەیەوە دانیشت بێ بەڕێز نووسەر و ڕۆژنامە نووسی نیشتیمانی لەتیفاتی حفارەتیان پێ ئەڵێ بۆ سبەینێ وەڵام منەڵێم نەتەوە لە حیزب گەورەترە نەتەوە لە بنەماڵە و لە خێڵ و لە ئایدۆلۆژیا گەورەترە وڵات خاوەنی چۆن تۆتیایە ئەژێیت و پاشایانە ئاژی خەڵکێکشەیە لەناو ئەو لافاوەیە ئاژێ دەبێت بیبینی پێشەوەی بیر لە ژیانی خۆت بکەیتەوە بیر لە ژیانی خەڵک بکەرەوە پێشەوەی بیر لەوە بکەیتەوە کە تۆ مناڵەتەیە خەڵکیش مناڵی هەیە بۆیە بەو هاو بەو ئاوەزەوە بەو بیرکردنەوەیەوە بچنە دانیشتەکانەوە بەو بیرکردنەوەیە بڕیان لە چارەنووسی میلەتەکەتان بدەن بەو بیرکردنەوەیە بڕیان لەوە بدەن کە بەیانی دەبێت چۆن بێ هەموو هەوڵ و تەقەلای ئێمە بۆەیە کە بەیانی لە ئەمڕۆ باشتر بێ ئەمە لە ژیانی گشتیا وایە ئەمە لە ژیانی گشتیا وایە ئێ باشە بۆ ئەم سیاسیانە ئەم مەکتەب ئەو هاوڕێیانەی کە ئێستاکە لە مەکتەب سیاسی ئەلفوبا یەکێتی پارتی لێرە و لەوێ دانیشن ئەگەر دنیا بوو هیوادارم من بەرنامە هیوادارم عیبرەت وەرگن هیوادارم عیبرەت لە ئەم ڕووداوە وەرگن کە کوردی یەک خستووە عیبرەت لە یەکخستن وەرگن نەک لە پارچە پارچەکردن عیبرەت لە پارچە پارچەکردانیە سەرکەوتن لە پارچە پارچەکردانیە وێرانی لە پارچە پارچەکردانە ئێمە بە درێژای مێژوو هیچمان دەستەکەوێ لە دەستکانی یەکتر چیمان دەستکەوتۆ کاکەمە بە درێژای مێژوو هەلاکراوین ئێمە 1400 ساڵ لە دەرەوەی مێژوین تورک خستومانتە دەرەوە مێژوو عەرەب خستومانتە دەرەوە مێژوو فارس خستومانتە دەرەوە مێژوو خۆمان بۆ خۆمان بخەین دەرەوە مێژوو یعنی چ دەستکەوتێکمان لەوەیە دەستکەوت چیە لەوەیە یعنی ئەگەر بەیانی نەک پارتی دیموکراتی کوردستان نەک ملیۆنە دەنگ بێنیە هەر 6 ملیۆنەکە بێنی ئەگەر خاوخەمی خەڵکی لەگەڵان بێت چی بەو چی یەکێتیش ئەگەر هەموو دەنگەکانی کوردستان بێنێ ئەگەر هاوخەمی خەڵک و خەڵکی لەگەڵان بێت ێ باشە خۆ سەدام حوسێن 99.99 دەنگەکانی هێنا کاکە با بەراورد نەکەین دەبینی دیکتاتۆریەک و بەڵین ئەوەیە کە کەی دیموکراسیەتەکە یا بانگەشەی دیموکراسیەتەکە بەڵام خۆ بە درێژایی مێژوو دیکتاتۆرەکان لە هەموو کەسێ زیاتر ئیترە و دەنگدانە چۆن نییە بەڵام هێنا ئەویدەوە ئەمە هەڵبژاردنە ئەم دەنگدانە لە 99.99 میلیۆن دەنگیان بە فڵان کەسدا یعنی باواقعی بین با بڕوامان بەوە هەبێ جیاوازی ئەکرێ خاڵی بەهێزی ئەمە بێ جیاوازی لە ئایدۆلۆژیا لە بیر و باوەڕا لە دیدگای سیاسیە ئەکرێ خاڵی بەهێز بێ ئەکرێ کۆکەرەوەمان بێ من هەموو جارێ بۆ کەرکووکەڵێم ئەڵێم کەرکووک خاڵی ئەو جیاوازیانە هەیە حتا جیاوازیە نەتەوەی یەکان خاڵی بەهێزی نەتەوەی خەڵکی کەرکووک کەزانی بۆ ڕێز 4 وشەمانەیە بۆ خۆشەویستی 4 وشەمانەیە بۆ سڵاو 4 وشەمانەیە بۆ پێکەوەژیان 4 وشەمانەیە ئێمە دەوڵەمە نییە ئەمە دەوڵەمە نییە بۆیە بە باوەڕی من ئەم جیاوازیانە ناکرێت ئێمە هەمومان پارتی بینێم هەمومان یەکێتی بینێم هەمومان شوعی بینێم هەمومان یەکگرتو بیا کۆمەڵ بین بەڵام ئەکرێت بەو جیاوازیانەوە هەمومان هێزی پێکەوەی بین خۆ ئێستاکە ئەوەی کە هات لەم ڕۆژانەیە لە خەمی چەمچماڵەوەیە بوو کەس نەیوت ئەمە پارتیە یەکێتییان شوعییان ئیسلامیە خەڵک هاتووە ئەسڵان من کە قسەی لەگەڵ ناکردووە لە ڕووی ئایدۆلۆژیەوە ڕەنگە لەگەڵ دەسەڵاتی ئیداری ئێرەیە زۆر جیاوازیە و بەڵام خەمیەکیە بووە ئازارێکیە بووە هاتووە ئێوە مە بکە ئەمە بۆ هەولێری ژوایە بۆ سلێمانی ژوایە بۆ شوێنی تر بۆیە بە باوەڕی من مەسەلەن ئەم برادەرانە کە بەیانی کۆبوونەوە لەسەر چارەنووسی دوای ئەو هەموو مانگە دوای ئەو هەموو ململانەیە کێشەی وەڵا ئەم وەزارەت نابێ بدرێ بە تۆ ئاخر بۆ نابێ بدرێ بۆ نابێ ینی سەبەبەکە چییە کام وەزارەتە بڤەیە بدرێ بەو یعنی چییە ئەمە بەڕاستی خۆ دەبێ ئەوەی کاڵێ من فلان وەزارەت نابدەم بە تۆ حسابیەوە نەکا بڵێ وەڵام من کورسەکانم زیاتر کاکە ئەمە لە ڕووی پێگاتەی نەتەوەیە لە ڕووی پێکەوەبوونی نەتەوەیە عیبێکی گەورەیە تۆ حسابی پۆینت و ژمارە لەگەڵ بنا بکەیت
تۆ دەبێت من بەڕێوەبەری نەک بێ حسابی ئەوم لەگەڵا بکەی کە من چەند کورسیم لە تۆ زیاترە. بۆیە هیوادارم بەیانی کە کۆ بنەوە تەنیا عیبرەتی ئەوە وەریانگرێ بیانگرێ کە لە مەسلەی لافاوەکەی چەمچەماڵە خەڵک هەمووی بەیەکەوە بوو بە بێت یەکدانەوەی ئایدۆلۆژی و حتا مەزهبی و ئاینی و ئەو شتانەیشە. شیعەیەکی کورد لەگەڵ سوننەیەکی کووردا، یەکێتیەکی کورد، یەکێتیەک پارتیەک ئیسلامیەک هەمومان خەمیەوەمان بوو کە تۆوتنی مناڵەکان سەرمایان نەبێت، پیرێژنەکان ژەمە خواردنی گەرمیان نەبێت، خانۆکان چاکەینەوە، ئازاری خەڵکەکە کەم بکەینەوە. باشە خۆ ئەوەی بەیانی ئەگەر کۆ بنەوە دوو کاری باش بکەن، هەنگاوێکی باش بنن، هەندێک بۆ یەک ئەوە بکەن، ینی ناوینانم تەنازول، هەندێک بۆ یەک هینی بنوێنن، ینی نەرمونیانی بنوێنن، ئەوە بەشێکە لە ساڕێژکردنی برینی چەمچەماڵ، بەشێکە لە ساڕێژکردنی برینی ئەو لافاوە، بەشێکە لە ساڕێژکردنی برینی ئەو کارەساتێککە بەسەری بەهات. بەڵێ لە ڤیددیۆکە بینم تابلۆیەک لە پشتی تۆوەیە لەسەر مەسەلەن لەسەر لەو حەیەکی ڕەش کۆمەڵی خەڵکی سپین دەلالەتە لە چی ئەمە کاک لەتیف؟ ئەوە کاک زانا ئەوەش عیبرێتێکی ترێکە هیوادارم پارتیوێکی سبەینە لەبیریان بێوان ئەوە ڕۆژی ڕەشی ئەنفالە، ئەوە ڕۆژی ئەنفالکردنی ئێمەیە. بەڵێ ئەوە ڕۆژی ئەنفالکردنی ئێمەیە. من لە هەشتی لە 11 و 12 و 13 و 14 چواری هەشتاوەش ناو چەمچەماڵا بۆ مازان لە چەمچەماڵ بۆ ڕزگارکردنی ئەنفالکراوەکان چی کرا. ئەگەر خۆت دەستی ئەزانم خەڵک ئەمە ئەنفال بەراورد ناکرێت، جینۆسایدێکی هێندە گەورەیە، بەڵام ئەگەر دەستی دروستکردنی لەوحەت هەبێیان مەسەلەن تابلۆت هەبێ، چی دروستەکەی لەسەر ئەو کارەساتەی چەمچەماڵ و ئەو بەدەنگەوە هاتنەی خەڵک جا لەمەوە ئەمەوێ پەڕمەوە بۆ پرسیارێکی من ئەمڕۆ ئەم چەند ڕۆژە بەنووسین و ئەم ڕۆژ بە شعرێک ئازارەکانی خۆم نیشانداوە، خەمەکانی ئەوم نیشانداوە کە من بڕواکەم شێشتامان پێڵێ ئەو بەرنامەی تۆش بەشێک وڵا شارەکە ئەگەر پیرت بێ دوورودێژە لە فەیسبووکی خۆم دام کرد تۆ دوورودێژە تەسەورەکەم خەڵک بیخوێنێتەوە کە ئەزانیە من باسی چیم کردو، ینی ڕەنگە لێرە ئێستا ئەگەر مۆبایلەکە بوومە دەستمە بۆ بخوێنمەوە توانم پێت بڵێم بۆ بخوێنمەوە ئەگەر قبوو ئەگەر تەوادارم ئاسان ئەگەر لەوێ لەگە پشتیوانە بتوانم بیدەنست. من ئەوە خۆم مۆبایلەکەم ڕاکێشا ئێستا تقریبا ساعتێک نابێ شێرەکەم داناوە لافاو پشیلەیەک خۆی هەڵدایە سەر بەردێک و پێی وت خۆت بە منەوە بگرە ئاو نەتبا تووتکە سەگێک بەدەم شەپۆلی تووڕەی ئاوەکەوە هەڵدەبەزیەوە وای دەزانی یاری لەگەڵ دەکات تاکە پێڵاوی مناڵێک لە ئوسەرەوە هاتبوو بە دووی خاوەنەکەیدا دەگەڕا لافاو بردبووی ژنێک تازە بەرماڵی ڕاخست بوو نوێژی نیۆڕۆ بکات لافاو ڕۆژی لێ ئاوا کرد دیوارێک لە بەردەم لەرفوهڕی لافاودا بە پیرەمێردێکی وت ببوورە دەتوانی بەشانت بەم گری نەکەوم. لافاو عیبوعاری دەسەڵاتی دەرخست و دەستی برد بۆ چەندین فەرمانگەی بێناس لە کتێبخانەی گشتی شارە شعرێکی هەلا کرد لافاو شعرێک تەنها وشەی ڕزگاری لێ دەرباز بوو لە پەنجەرەی ماڵی کیژۆڵەیەکیدا کتێوای زانی عەگیدەکەیەتی لافاو بوو هەواڵی مەرگی کوڕژگەی هێنا بوو وەک چەتە وەک حەرەس قەومی ژوور بە ژووری ماڵ دەگەڕا لافاو لە مەڵبەندی ڕۆشنبیری شار لافاو شانۆگەری دواپێکی ئیسای نمایش کرد کەمانچە و عودی ژەنیارەکان لافاو بردنی تا لە شیوە سوور کۆنسێرتێکی شین بجێڕن پەیامبەرێک گوتی وای ئەمە هەر هەمان ئەو ئاوەیە کە لە شیعرە نەرمونیانە بۆ ئەتۆڕە و مڕومۆچە. دەستخۆش جوان بوو تعبیرەکە زۆر جوانە تعبیرە لە ناخی پاچی مامۆستا لەتیف دەستت خۆش بێ
دەی تەماشای کە ئەو هەموو هەستە جوانە و هەموو ئینسانیت و مرۆڤ دۆستیە ئەو هەمووانە ئێمە ئێستا لە بەردەم پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی عراقیش داین کە دەبێت لەوێ دیسان باسی قەرەبووکردنەوە دیسان باسی مافەکانی خۆمان لەوەی کە ئێستاش باسی هێنانەوەی ئێسکۆپروشی ڕۆڵی ئەنفالکراوی خۆمانەکەین دەبێت ئەوانە چۆن وامان لێ بک بتوانین بەهێزێکی کوردستانی بڕۆین بۆ ئەودی حەمرین و بڵین ئیدی هەندێک لەو خەمانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوو ئێمە تاو توێمانەکردن دووبارە نەبنەوە. وڵا قوربان باسی تابلۆکە و شعرەکەشم بۆ تێکەڵکردنی و پرسیارە بوو بڵێ. کاتی خۆی لە بیستەکان و لە سیەکان و لە تلەکان و لە دوای شەشی ڕەشی ئەیلولی 1930 سلێمانی و زۆر جاری تریش وەفد چۆ بەغا وەفدی کوردستان کە خراپ چۆ و خراپ هاتۆتەوە پیان و تۆ وەفدی کوردستان میلەت فرۆشان من هیوادارم بە یەکەوە بن هیوادارم میلەت فرۆش نەبن هیوادارم یعنی هیوادارم یەک جار کورد لە بەغا کاکە ماڵی سونە ڕێکە خرێ خاوەنیان هەیە کۆ بنەوە بە هەموو جیاوازەکانێنەوە ماڵی شیعر ڕێکە خرێ کۆ بنەوە چوارتەوەی هەماهنگیانە ئەگەرەوانی تریش ئاجزن بەڵام نایەن کێشیان بۆ دروستکەن خۆی ئێستا موقتەدا سەدر لە دەرەوەی فۆرمی سیاسایە بەڵام نایە کێشە بۆ چوارتەوەی هەماهنگی دروستکە ئەرێ ئەی ئێمە لەکوێین ئەی ماڵی کوردی کووە ئەی کوا پێکەوە بوونمان ئەی کوا من هەموو جارێگەڵێم کاکزانە باوەڕەکەی ئێمە لە ڕێگەی نەوت و لە ڕێگەی غاز و لە ڕێگەی ئەتوانین لە ڕێگەی نەوت و غازەوە ژیانی خەڵک باشکەین ئەگەر بە عاقلی مامەڵمان لەگەڵا بکایە ئەگەر بە ئاوەزەوە مامەڵمان لەگەڵا بکایە بەڵام لە ڕێگەی ئەنفال و جینۆسایدەوە چینە مێژووەوە ئەی باشە بۆ مەسەلەی ئەنفال و جینۆساید بۆ مەسەلەی حەق و مافی خەڵکی کوردستان لەگەڵ بەغایە یەکلای ناکەینەوە بۆ ئەمەمان نەکرد بۆیە باوڕی من بۆ بەغاش ئێمە پێشەوەی بۆ بەغا با بزانین کە کوردین با بزانین کە بە یەکەوە با بزانین کە شتێک کۆمانەکاتەوە زانی نازانم سروشتی بەرنامەکەەوە یا ئازارەکانی منەوەی زۆر جار شعرم بیرەخاتەوە ئەمەی کە لەسەرم بارودۆخی لافاوانە شعرێک بەناوی بەشیر موشیرەوە بڵاو کراوەتەوە کاتی خۆی لە هەشتاکان لە نووسری کورد بڵاو کرابەوە زۆر عیبرەتێکی گەورەی تایە بۆ کورد ئەڵێ لە ئاستێکتر درن چەشنی هەڵۆیەکدا دەپاچن بۆ لە بۆ غەیرە شڕن چەشنی پەڕۆک دەست و قاچن بووە هەزار تیرە و لک و هۆزن وەکو دژمن لە یەک ناتن ئەترسم ڕۆژە لەم خاکاموتیاتن وەکو سمکۆ ێ باشە با یەکجار بە یەکەوە بین چۆن میلەتەکەمان بە یەکەوەیە بە یەکەوە شینی چەمچەماڵمان گێڕا بە یەکەوە ویسمان بە هەر شێوەیە بێ مناڵ بە هاوکارەکەی خۆی ویستی بەگشت لافاوە بچێتەوە بەگشت زەرزیانی لافاوە بچێتەوە پیرەژن ویستی ئەمە بکە پیرەمێرد ویستی ئەمە بکە سەرمایه‌داری کورد ویستی ئەمە بکەس هەڵبەت بەبستن سەرمایه‌داری نیشتیمانیەکانە ویستیانە ڕەنگە سەرمایه‌داری نانیشتیمانی شەبێکە خۆی شاردۆتەوە ئەسڵەن بە خەمی خۆی نازانێت بەڵام ێ باشە با سیاسەکانیشمان یەکجار بە یەکەوە بن باوەکو سمکۆیان بەسەر نەیە باوەکو قازی محەممەدیان بەسەر نەیە باوەکو هەموو ئەو عجید و قارەمانانێ بەسەر نەیە کە بەداخەوە لە دیاتەوەی کە نیشتیمان لە قۆناغێکەوە نەتەوە لە قۆناغی گوازن بۆ قۆناغێ خۆیان بوونە قوربانی و هیچیان لە دوای خۆیان بەتێنێش جگە لە مێژۆکە زۆر باشە ینی کاگلەتیف من ئەمەوێ ببورە ینی وێنەکەی بەباشی ناگاتە منەگەر هاوکارانم بتوانن چارەسەریکەن من ئەمەوێ بەڕاستی سروشتی بەرنمەکەت باس کرد ینی بەڕاستی من پێتەڵێم ئەگەر کارە ساتەکە ماڵی زیاتر لە 2500 کەسی وێران کردبێ و بێماڵ و حاڵی کردبێ و فرمێشتی پەنهانی بە زۆربەی کورد ڕشت بێ بە زۆربەی میژدانە زیندۆکان ڕشت بێ بەڵام وەڵاهی ئەوەندە دیمەنی جوانی تێدا بوو ئەوەندە دیمەنی نیشتیمانی تێدا بوو من پێشنیازەکەم بۆ نووسەرێکی گەورەی وەکو جەنابتی نیشتیمانی شتی لەسەر بنووسێ نەکەر بەرنمەیەکی چڵخولەکی لەسەر بکرێ چونکە ئەمانە کە تۆ لە ناونەتەوە و نیشتیمانە ئەو شتانە نەما ئەو هەستانە نەما ئیدی دەبێ ئەو پچڕانە تەونە کۆمەڵایەتە نەما ئیدی دەبێ بۆ چی بگەڕی لە جوانیەکان خۆ بۆ شەڕ ئازاین بۆ شەڕ مشکلەمان نییە ئێستا توانین با زۆر بە ڕاشکاوی پێڵێم بەربینێ یەک تاس بینێ ئەتوانین بەیت و بالۆرە لەسەر یەکتر هەڵبەستین بەڵام چەند جوانە گەر باسی جوانیەکانی یەکترەکەین باسی ئەوەکەین کە ئەو مەسەلەن ئەو گەنجەی هاواریە کرد بۆ چەند چەماڵە ئەمڕۆ ڕۆژ ئێستا مەمە دەستمان لەسەر دڵمانە داعش و بیرداعشەکان یەخەی ڕۆژاوا نەگرن باوەڕەکەی ئەمڕۆ خاچی ینی مانجی سووری کوردی
هاوڕێکم داینابوو بە دوواداچوونم کرد کاگە سعد لە بەریتانیاەوە داینابۆڵی سەیریکە لە ڕۆژئاوا دەستیان کردو بە کۆکردنەوە بۆ چەند چەماڵ ئێ لەوە هەستە جوانترە نەتەوەیە چی؟ ئەی بۆ ئێمە بین لێرە یەکتر سەر ببڕین بۆیە ئەو کەش و هینە باڵی کێشە بەسەر بەرنامەکە کاک لەتیف ببوورە. کاکزانە لە ڕۆژاوا خۆیان بارودۆخی ئابوووریان بارودۆخی ژیانیان زۆر خراپە بەڵام لە خەمی ئێرەیە حەزەکەم بزانی ئەو مامۆستایی لەسەر پێلی زەها و لەسەر پولی زەها و داوای لە خەڵک کرد کۆمەک بکەن بۆ چەمچماڵ و لە پشتیەوە لاپتەیە چێڵواسی بوو داوای کۆمەکی بۆ چەمچەماڵە کرد ئەیزانی و باسیشی کرد وتی ئەزانم پارەی ئێمە شتێکی و تۆ ناکە بەڵام ناکرێت لەم خەمەیە لەم کۆستەیە هاوبەش نەبی. ئەم دیمەنی زۆر گەورە و جوان لەم پێکەوە بوونەیە هەیە دیمەنی زۆر گەورە و جوان من بۆ خۆم قەناعەتم وایە گەورەیەکەی ئینسان جوانەکەی ئینسان لەوایە تۆ گەورەیەکەی نیشاندەی ئەو هەندێک لەو وێنانە نیشان نەدەی کە ئینسان وەکو سائیل نیشانەدا چونکە ئێمە لەم ڕووداوەیە هەم خەڵکی کە لە هەولێر و سلێمانی و دهۆک و گەرمیان و کوێستانەوە هاتن بۆ چۆنچۆڵ میوانی ئێمە بوون هەم ئێمە میوانی کوردستان بووین ئەوەی کادرێ بە میوان نادرێ بە سائیل ئەوەی کادرێ بە میوان قەت بە سائیل نادرێ سائیل لەبەر دەرگا تۆ نانێکێ دەیتەوە ئەڵەی خوا حافیز بەڵام میوان دێنیتە ژوورەوە سۆبەی بۆ داگیرسێنی گەرمی ئەەکەیتەوە نانی خۆشیە دەیتێ ئەتەوێ باشترین شتی ئەتەوێ خزمەتی گەورەی بکەیت ئێمە میوانی یەکتر بووین لەم ئازارەیە ئێمە میوانی ئەوان بوون لەبەرەوەی لێمان قەوما بوو ئەوان میوانی ئێمە بوون لەبەرەوەی ئەیانویست لە لێ قەومان دەرمان کرد ئەمە نیشان بە ئەم وێنەیە نیشان بە ئەم پەیامە بگەێنە ئەوەی تر لابە کە من وەکو سائیلێک نیشاندەی ئەوە پێم وایە خاچیە مەلا خاچیە دێڕێکی هەیە دێڕە شعرێکی هەیە لەسەرەوە باسی چوونی پێغەمەرەکە بۆ لای خوددا میوانداری خوددا و باسی ئەڕنی لەنتەرانی موسا شەکا پێم وایە ئەگەر بیرم بێ ئەڵێ دەمێ نەیبوو دەمدا لە دەم تلێدا دەم لە دەم ئادەم مەشامی زیزوکامی لەم شەمی مەیحانە حەیرانە ئەڕەنی لەنتەرانی بانەڵێ نەشنوێ موسا بە سائیل نادرێ ئاخرەوەی دەرخواردی میێوانە کاکە تۆ ئەمە ببینە ئەم میوانداریە یەکتر ببینە بۆ میواندارێ نەتەوەیە میواندارێ کوردەواریە کابرا نانەکەی خۆی ناخوا نان هەڵەگرێ دێ بۆ چەمچەماڵ خۆی گەرم ناکاتەوە سۆبەکاڵەگرێ بۆ چەمچەماڵ بە ئەمە وێنە گەورەکەیە ئەوە نییە تۆ ئەم بێ لە منوانیشاندا بڵێ وەڵا ئەوە ژیانەکەیەتی لە کەلاوەیە ژیاوە بەدبەخت بووە نازم ئەمەی نیشان مەدە من سوالکردنی ئەمە نیشان مەدە ئەوە نیشان دەکە چەند گەورەیە ئینسانە چەند گەورن ئەوەی کە خزمەتەکرێ و یارمەتیە درێ ئەوەش کە یارمەتیەکە دێنێ ئەمە گەورەی ئینسانەکەی ئەمەیان لە میدیا ڕنگ باتەوە کە بەداخەوە هەندێک جار میدیا خراپتر وێنەکەینی بەڵام ئازاریدان میدیا هەندێک چەمچەماڵەکانی ئازاردا کاک لەتیف هەندێک لە میدیا بەڵێ بەداخەوە من نامەوێ ئەم بەرنامەیە قسە لەسەرەوە بکەم چی بەڵام بەگشتی میدیا دەبواە من پێشتریش تەمان بە لیژنە ئەو لیژنانی کە لێرە بوونا پیانم وتووە خۆزگە هەموو میدیای کوردیتان کۆ کردایەتەوە پێشەوەی دەست بکەن بە ئیشکردن پیانتان بووتایە هەندی ڕێنمایی بکرایە نەکرا بۆ بەداخەوە نەکرا بۆ هەندی ڕێنمایی نەکرا بوو مەسەن حتا من بۆ قەنەعەتم وا بوو بە خەڵک بڵێن کەس لە ماڵی خۆی دەرنەچێ ئێمە شتێنی بۆیەوە نەک شوێن خەڵک بێشت کۆکاتەوە چونکە زۆردار لەو باردۆخانەیە کارەسات ڕەنگە و ڕووبدا یەکێ لەو شەیدانی ئێمە کە بەداخەوە ئازاری هەمومانی چەمچەماڵیدا هەموو چەمچەماڵ وەم کوردستانیش ئەو کوڕە بوو کە بوو بە قوربانی کە کوڕی بنەماڵەیەکی زۆر ناسرا و شەیداکۆ کوڕی بنەماڵێکی زۆر ناسرا زۆر من لە مناڵیەوە لەگەڵ کە سوکاریوانە تێکەڵ بوونێ لە یەک گەڕەکە بووینە ماڵی کاکسابی حەمەرەزا و ماڵی ئەمە زۆر نزیک بۆ لەیەکەوە لە خانە خوڕەکان یا لە خانی بێکەس یا لە گەڕێکی پورە گوڵەی گوڵە سوتاوکە هەر ئەو ناوانەیە بوو خێزانێ بوون خانەوادەیە بوون بە درێژایی مێژوو خزمەتکاری گەلوونەتەوە و نیشتیمان و چەمچەماڵ و لە خەمی خەڵکا بوونە ئەو کوڕش لە خەمی خەڵکا لەوێ بوو بەڵام بەداخەوە بووە قوربانی
ئەگەر ئێمە پێشوەخت بمان وتایە با شێوەکە وابێکە ئێمە لیژنەکان بیان تایکا کە ئێمە هەموو هێز و ئیمکانیتمانێ ئێمە دێین بۆ ماڵەوە بۆلاتان ئێوە کەس دەرنەچێت لە ماڵەکەی خۆی دێن ئەزانین چیتان لێ قەوماوازانین چیتان بەسەراتوە و خەڵکیش کە هات ئەیهێنین بۆ ماڵەکانتان بۆی ئەوانیش خەڵک ئازارەکانتان ببینن ڕەنگە زۆر شڵڕووی نەدایە ئەگەر میدیا بەگشتی پێشوەختە ڕۆژی یەکەم پێیان بوتای کاکە ئاوا وێنەکان نیشاندن ڕەنگە زۆر وێنە ئێمەمانانی ئازار نەدایە ڕەنگە زۆر شتڕووی نەدایە بەڵام وە گوتم ئەوەی کە ئێستا گرنگە ئەوەیە کە ئێمە لەم 5-6 ڕۆژەیە ئەم پێکەوە بوونە ئەم هاوخەمیە ئەم دڵسۆزیە ئەم کوردەواری بوونە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئەمە دەبێ بایەخی پێ بدرێ ئەمە ئەسڵی ئینسان ئەمەیە ئەسڵی ئینسان ئەمەیە و لە دنیایشا وایە لە دنیایشا حەزەکەم بزانی ئەو هاوخەمی و هاوسۆزیەی کە لە دنیایشا بەرامبەر بە یەکترێ وایە ئێستاەوەی کە دوێنەیە ئەمڕۆ بوو دوێنێ بوو لە ئوسترالیا ڕوویدا ئەو هاوخەمیەی کە لەوێ ڕوویدا بەرامبەریان ئەوەش جۆرێکە لە پێکەوە بوون یا ئەوەی کە مەسەلەن لە بەرامبەر ستەمکاری لە شوێنێک ڕۆدا پێکەوە بوونە بۆیە باوەڕی من ئەمەیان وێنە جوان وێنە گشتەکەیە کە ئێمە لەو کارە ساتە ناخۆشەیە خەڵکێک دێت ئەڵێ ناتۆ ئەمە بەس خەمی تۆ نییە بەس تۆنیت لە ناو ئەم بەدبەختیایە ئەوە منیش لەگەڵتان منیش لە ناوم بەدبەختیایە منیش ئازارە تێژم بۆیە ئەمەوێ دەست بگرم لەو خەمە دەرتکەم. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز لەتی فاتح فەرەج نووسەر و ڕۆژنامەنووس لە چەمچەماڵی پایتەختی شەهیدان ئۆلفال لەگەڵمان لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن